دوای کێبڕکێکی سەخت لەگەڵ کاندیدەکەی پارتی بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی بە سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا. دانیشتنەکەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بە ئامادەبوونی 301 پەرلەمانتار بەڕێوە چوو. بەر لە دەستپێکردنی پرۆسەی دەنگدان هەرێکە لە عەبدولکەریم عەبتان، سەلیم شوشکەی، عومەر بەرزنجی و لەتیف ڕەشید کاندیدانی سەرۆکۆمار کشانەوەی خۆیان ڕاگەیاند. دواتر لە قۆناغی یەکەمی پرۆسەی دەنگدان بەرەم ساڵح بە 165 دەنگ و فواد حسێن بە 89 دەنگ پلەی یەکەم و دووەمیان بەدەستێنا و هەروەها سرو عەبدولواحیدیش 18 دەنگی بەدەستێنا. لەم قۆناغەدا هیچ کام لە کاندیدەکان نەیانتوانی دەنگی دوو لە سەرسی ئەندامانی پەرلەمان بەدەست بهێن و دیاریکردنی سەرۆکۆمار کەوتە خولی دووەمی هەڵبژاردن. دوای قۆناغی یەکەم فواد حسێن کاندیدی پارتی بۆ سەرۆکۆمار و فراکسیۆنی پارتی لە دانیشتنەکەی پەرلەمان کشانەوە. سەرۆکاتی پەرلەمانی عێراقیش داواکارێکی فراکسیۆنی پارتی بۆ دواخستنی دانیشتنی پەرلەمانی عێراق ڕەت کردەوە. بەپێی دەستوری عێراق دەبێت لە قۆناغی یەکەم کاندیدی سەرۆکۆمار دوو لە سەرسی دەنگەکان بەدەست بهێنێت. بۆیە هیچ کام لە کاندیدەکان لە قۆناغی یەکەم نەیانتوانی ئەو دەنگە بەدەست بهێن و قۆناغی دووەم بۆ هەڵبژاردنی سەرۆکۆمار دەستی پێکرد. پێش دەستپێکردنی دانیشتنی پەرلەمانی عێراق فواد حسێن کشایەوە، بەڵام سەرۆکاتی پەرلەمان کشانەوەکەی ڕەت کردەوە. لە قۆناغی دووەمدا بەرهەم ساڵح توانی 290 دەنگ بەدەست بهێنێت و فواد حسێنیش 22 دەنگی بەدەستێنا. بەدەنگی زۆرنەی پەرلەمانتاران بەرهەم ساڵح بوو بە سەرۆکۆمار. دوای ئەوەی پارتی و یەکێتی ڕێک نەکەوتن لەسەر یەک کاندید بۆ پۆستی سەرۆکۆمار، داواکارێکی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکلاییکردنەوەی کاندیدی سەرۆکۆمار لە نێو فراکسیۆنە کوردیەکان ڕاتکرایەوە. ناکۆکی گەورەش کەوتە نێوان یەکێتی و پارتیەوە. لەو چوارچێوەیەشدا مەسعود بارزانی بەیاننامەیەکی هەڕەشەئامێزی بڵاو کردەوە. بارزانی لە بەیاننامەکەیدا دەڵێت ئەو ئالیەتی ئێستا بە هیچ شێوەیەک قابلی قبوڵ نییە و لە داهاتوویەکی نزیکدا هەڵوێستی خۆیان دەبێت. لە دوای ساڵی 2005ەوە پۆستی سەرۆکۆمار دراوە بە کورد و لە ناو کوردیشدا یەکێتی ماوەی 4 خولە پۆستەکەی وەرگرتووە.